بەڵێ کاک سەدار سڵاو لە ئێوە لا بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە هاوڵاتیان گلەی و گازندەیان هەیە لەوەی کە لەگەڵ هاتنی وەرزی سەرمە و زستاندا بڕی کارەبا کەمە بێتەوە وەروەها وەک باس دەکرێت کاتێکم حاویلەیەکیان مشکیا خودگرفتێکیان بۆ دروستە بێ پشن ڕۆژ ناتوانن کێشەکەیان بۆ چارەسەر بکەن بۆ قسەکردن لەسەر ئەم گلەی و گازندانی هاوڵاتیان قسە لەگەڵ بەڕێز ئەندازیار سەدار حوسامەدین بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانیەکەم جای ئەندازیار سڵاو لێرە سوپاس بۆ دەرفەتە ئەگەر پێمان بڵێ ڕۆژی کارەبای ئێستاکە لە پارێزگای سلێمانی چۆنە؟ دیارە بارودۆخی کارەبای ئێستا بەوەی هاتی وەرزی سەرمای زستانەوە خواستێکی زۆری هاوڵاتیان لە بەکارهێنانی کارەبا هەیە بە جیاواز لە ساڵانی پێشوو کە سوتەمەنی بە هیچ شێوەیە دابەش نەکراوە لە پارێزگەکانی هەرێما و بەتایبەت لە پارێزگای سلێمانیە کەمە ڕاستەوخۆ هاوڵاتیان کارەبا بەکارهێنن بۆ خۆگەرمکردنەوە کەمە خواستەکەی ئەگەر بڵێم لە چاو زستانی پێشوە لە سایسی بۆ چل لە چاو پارێزای کردووە بۆ بەرهێنانی کارەبا هەمان ئەو بەرهەمەیە کە پار هەبووە وە بگرە شتێک کەمتریشە ئەمە وای کردو پێدانی کارەبا زۆر لە دواوە بێ لە چاو زستانی پێشوە کە ئێمە لە ناوەڕاستی زستانیا لە چلەی زستانی پێشوە لە کەمترین حاڵەتە 8 کاژێر کارەبا نیشتیمانیمان دیوە بەداخەوە لە سەرەتای زستانی ئەم ساڵە ئێمە 7 کاژێر کارەبای نیشتیمانیمان تۆمار کردووە کە واتە 7 کاژێر درابێ باقیاتەکەی هاوڵاتیان یان کارەبایان نەبوو یان شتێکی لە ڕێی مۆلیدەوە دابینکراوە. ئەندازیار سالار لە ماوەی پێشوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وتی پرۆژەی جۆزەی بیستەمپێری سەرکەوتوو نەبووە ئایا ڕایبەڕێستان لەبارەوە چییە؟ ئەوە بۆ چوونی خۆیەتی ئەگەر بتوانرا لە هەموو هەرێمەیان لە پارێزگای سلێمانیە ئەو جۆزێ لە کاتی خۆیان کە ئێمە لە بەشێکی پارێزگای سلێمانیە جێبەجێمان کردووە و لە کاتی خۆیان سوودێکی زۆری بە هاوڵاتیانی ئەو سنوورە هەبووە بە پارەیەکی زۆر کەم بە پارەی ئەمپێری مانگێکی زستان هاوڵاتیان توانیان لەو سنوورانە کارەبایەکی باش بگەڕێنەوە بۆ خۆیان نەک بۆ شوێنەکانی تر ئەو کارەبای وەفرەکرا درایەوە بە خۆیان ئەوە بۆ چوونی بەڕێزیان بۆ بەڵام دیارە دوای 3 ساڵ 4 ساڵ بەسەر تێبڕین جۆزەکانە تەلاعوبێکی زۆر لەسەر کراوە ئیداری ناوچەکان زۆر هاوکار نەبوون بۆ چارەسەری ئەوە لەوانەیە بەشێکی بەهۆی ئەو کێشانە مامەدوو زۆر لە جۆزەکانە بەڵێ ئەندازیار سالار لە ئێستادا بڵێن هاوڵاتیان لێەوەکەن کە محاویلەیەکیان نەشیا خود کێشەیەکیان دروست هەبێت پاشان دی ڕۆژ جاتیمەکانی ئێوە گەنە شوێنەکەەوە کێشکیان بەشاسەرەکەن ئەمە هۆکاری چییە؟ هۆکارەکەی زۆر شتە هەر لە قەیرانی دارایی و پاشەکەوتی موچە و تێکچوونی با شیرازی کاری وەزیفی لە هەرێمدا ئەمە ڕوویاوە دیارە ئێمە خەفارەتمان هەیە سیانەکانمان بە خەفارەت لە ئێشەگرن لە 5 ڕۆژان ڕۆژە دەوامیان پێکەینەوەی کە لە واجبی خواوێ بە کارەکانی هەستێ بەڵام بەداخەوە دیارە لەوەی کە ئەو پاشەکەوتی موچە چی بە کارمەند کرد و شتێک پارەی خەڵک لای حکومەتەوە ئاکا کە کارمەند بە واجبەکانی خۆی وەکو پێویست هەڵنەستێگینا وەکو بودجە بڵێ شتێک بودجێ پێویستمان لە بەردەستە کە بتوانین بەدەمە و کێشانەوە بین وەکو محەویلە وەکو پێداویستی تۆڕەکان بەردەوام ئێمە بۆیان دابی نەکەین بەڵام ئەمە لە هەموو شوێنێکی ژڕۆن هەیە لە چەندگەڕێکی شاری سلێمانی ئەمە لە ڕۆژانی پێشوا ڕوویاوە بەداخەوە چیڵێن بە هاوڵاتیان پارێزگای سلێمانی هیچ بەڵێنێکیان پێدەن کە بڕی کاتژمێرەکەی کارەبایان بۆ زیادکەن نەخێرەوەی کە باسمان کردووە ئەگەر بەرهەمێنانی کارەبا شتێک باشتر نەبێت لە ڕۆژانی داهاتوو یا لە مانگی داهاتوە ئێمە بەرەو ناوەڕاستی زستانە ڕۆین بەداخەوە کە سوتەمەنیش دابەش نەکراوە سوتەمەنی نەبێت و تەولید یا بەرهەمێنانی کارەبا زیانەکە هیوادارم ئەمەی کە هەیە بمێنێتەوە خراپتر نەبێت. سپاس بۆ بەڕێز ئەندازیار سەدار حوسامەدین بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی کاک سەدار نەگەڕێمەوە لای بەڕێستانە مەزانیارەکانی لای ئێمە بوون. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ڕاستی حەمەمین سپاس بۆ میوانەکەشت.